یا ربی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردووە یا ربی خوایە هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی خێر و بەرەکەت و خۆشی و شادی بڕژێنی بەسەرمانە خوایە مردوەکانمان بە بەهەشتی پانوبەرین شادکەی لە ئاگری دۆزەخ بە دووریان کەی یا ربی خوایە داوات لێکینمان خەیتە بەهەشتە و لە ئاگری دۆزەخ بە دوورمان کەی لە دینەکەی خۆت شارەزامان کەی خوایان ئاخرمان بەخێر بگێڕی کاتێ بمامرێنی خۆت لێمان ڕازی بی آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين یا ربی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردووە یا ربی خوایە هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی خێر و بەرەکەت و خۆشی و شادی بڕژێنی بەسەرمانە خوایە مردوەکانمان بە بەهەشتی پانوبەرین شادکەی لە ئاگری دۆزەخ بە دووریان کەی یا ربی خوایە داوات لێکینمان خەیتە بەهەشتە و لە ئاگری دۆزەخ بە دوورمان کەی لە دینەکەی خۆت شارەزامان کەی خوایان ئاخرمان بەخێر بگێڕی کاتێ بمامرێنی خۆت لێمان ڕازی بی آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين